بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاوتان لێ بێت ئازان و خۆشەویستانمان تاعەت و ڕۆژووی هەموو لایەکتان قبول بێت ئینشاءڵڵا. ئازان و خۆشەویستانمان لا بەرنامەیەکی دیکەی دێخوان لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین. هەڵبەت بەرنامەکەمان هەرجارە و لە گوندێک دەبێت میوانداری گوندێکی ئازیز دەکەین. ئەم جارەش لە گوندی سپیا و لە دۆڵەڕەقا کە نزیک بە 30 کیلۆمەترێک دوورە لە شارە خۆشەویستەکەی ڕانیا میوانداری ئەم گوندە ئازیزە دەکەین. هەڵبەت بەرنامەکەمان بە سپۆنسەری دەستگای خێرخوازی بەخشینە کە هەر جارە و ئیفتارێک و ئێوارەخوانێک بۆ گوندە ئازیزەکانی کورسان دەکاتەوە. ئەم ئێوارێژ لەم گوندە جوانە دەبین کە دیمەنی جوان و سروشتی جوان لەم گوندەدا دەبینن کە خوڕەی کانیا و هاتنەوەی ئاژەڵ و کۆمەڵێک دیمەنی زۆ جوان و نایاب لەم گوندە جوانەدا ئێمە و ئێوەش دەیبینین ئینشاءڵڵا و لەگەڵیشیدا دواتر دوای ئیفتارکردنەوەمان کۆمەڵێک گفتوگۆ و قسە و باز دەکەین سەبارەت بە گوندەکە، سەبارەت بە پەیوەندی کۆمەڵایەتیەکان، کار و پیشەیان لەم گوندەدا و باز لەوەش دەکەین کە چۆن توانیویانەوە هەوڵیان داوە کە زیاتر جوانی ئەم گوندە بپارێزن و لەم گوندەدا بمێننەوە نەهامەتی و سەختیەکانی گوند ویان لێ نەکردو کە گوندەکەیان چۆڵ بکەن. ئێوەی ئازیز بینەر با من تا کۆتایی کە حتمما بەرنامەیەکی زۆر جوان و تایبەت دەبێت. کاگەرسەران لێرەیە خەریکی بەڕووماڵات. کاگەرسەران یان سەلام عەلەیکوم. تەمسی باشە؟ حاڵە حاڵی تۆ؟ تەمسی تۆ باشە؟ بە قوربانە سەلامت یاخوا. ڕەمەزانتان لێ قبول بێت ئینشاءڵڵا تاعەت و ڕۆژتان قبول بێت. لێهۆش پیرۆز بیا سەلامت بی. ئینشاءڵڵا. جەناب لێرە خەریکی ماڵداریت و ئەوەی شوکارتان چۆنە؟ وەڵڵاهی جای شوکارن ئەوەی نۆرماڵاتی خەریکی ئەوەی بەڵاخ و ئەوەی پێشمەرگەی و پێشمەرگەیە و لەشتان ساغ سای منی بەڕێزی خەریکی ئیشانەی ڕەمەزان بە ڕۆژوو بوونەوە سەخت نییە؟ چەند وەرزەکەی زۆر باشە. بەرێ بەخوای سەختە بەڵاجا چ بکەین ڕەمەزان وازبەکی سەرشانی هەموو موسڵمانانە دەبی بیگرین ئەرکێکی وازبەکی سەرشانی هەمومانە. ژیانی گوند چۆنە بەعام؟ وەڵڵاهی ژیانی گوند تۆزێک سەختە تۆزە ناخۆشە بەڵا چ بکەینەوە ڕەهاتووین لەگەڵی. ڕاستە ئەمساڵ سواز بەخوا بەفر و بارانێکی زۆر باریە ناوچێژ زۆر باریوانیە بەفر. بەڵێ ئەرێوەڵا بەفر و بارانێکی گەلک زۆری لێباری ئەو منتیقەیە لەخوای بەزیادوی بەفرێکی زۆر باری لەخوا بەزیاد بێ الحەمدولیلا. بەس و چاو خۆش بەکەنەوە زۆر کاتی نەگرین و خەریکی شوکاری قوربانی تۆ خێر بێ. دایگە سەلام عەلەیکوم. تەمسی باشە؟ حەحواڵی تۆزی باشە؟ چاوەکەمی تاعەت و ڕۆژە قبول بێ ئینشاءڵڵا. یاخوا سەلامەت بی. ژیانی ڕۆژانتان چۆنە لێرە؟ لەخوا بەزیا بێ. لەخوا بەزیا بێ. خزمەتی و پەیوەندی و کۆمەڵایەتیمانە ماوە لێرە باشە؟ ئەری وەڵا الحەمدولیلا زۆر باشە. کەس دڵی لێک نایەشی و کەس نابێت زۆر دەچات. ڕاستە. ئاگادارم ئێوە خەریکی مەڕووماڵاتوانن. بووکەکانیان بۆ یارمەتی و ناوەڵای گەشیان نادەمی. گەلێک ئیش کردم بە چ نەچوو گەشیان نادەمی. یاخۆ لەشیان ساغ بێ. ئەوەم دەڵێ تێدەڵێ بەخوای لە بۆ تو هاتەوە کەس نەهاتە کوڕما دەڵێ. دانیشتە دەڵێم. بەس خەیرا دێ کوڕەکان هیلاکە بن کوڕەکان ئیشەکەن. دیارە. ئەرێ وەڵای شێ دەکەن.
ئەتیشی ماڵیش بێ ئەوان بیکەن و ئەری وڵا با بکەن ئەکەم لە بۆ کونە باونەوەتی وان بێت ڕاستە ئەری وڵا هەر لێرە ژیاوی جەنابێ ئەری وڵاوەتیاتم ئەرێم دەنا خەڵی پرزەرێمە ڕاستە ئەلحەمدا ئەمساڵ بەفر و بارانێکی ئەری وەڵا زۆر باری هێندکەوت بە بیرت دێ بەفرێکی زۆر باری بێ لەم پاشی قەدیم نەوەڵا ئەوەندە بە زۆری کەوت ئەوەندە زۆر ئەمساڵ ئەری بەخوای دەناجاران دەکە بڵاو ساڵ هەر بێ خێرکەوت ماشەڵڵا زۆر زۆر باش بوو بەڵێ ئێوە پێتان خۆش بووکو گونشین ئای بەخوای نەوەڵی وەکی زیندانی بوو قسە بکەم مەکو بیکەم بەدرۆ بۆ بژانەوەی ئاوکانی ئەری وڵا ئاوکانی دەدڕۆ ماڵێدا و نەچوومە دەری حتا باران و بەفر بارێ بۆ ئاژەڵداری ئەری باشە بەخوای وێ بەڵانجا حسان شاتر تەنگ دەبی و دەباری بەفرکەی و بەخوای بەیسان دێ ڕاستە دەکەمە قوبە بەفر هەند زۆر بوو ناستە ئەری وەڵا دایکیان پێیاوتم لە ئەمرت ئازاتی تۆ خۆی گەورە قبوڵیکە ئینشاءڵڵا خێرێت بنی سیارەبی چۆن بوو یەکەم جار بوو ئەری وڵا ئەو جار دیمەنی مەکەوبی چۆن بوو خۆ یەکەم ساتی خۆ بریا لەوێ مردبامە هەر بۆ هەموو یاڕەبی هەموو پسڵمان پسنەوە دەری بەنسیبیان بخوای ئینشاءڵڵا تۆش بەنسی بێتەوە ئینشاءڵڵا حەج بەنسی بێ ئینشاءڵڵا بەڵام جار بێ پارە هەبی وەڵا حتمەن وایە ئەرێ بەخوای دە پارە نەبێ ئیشەکە ناکرێ ڕاستە نەوەڵڵا ئەم دێ بۆ خزمە گوزاریشت چۆنە پێت باشە چۆن چۆنیە بۆ تەندروستی و بۆ ڕێگاوبان و لەخوای بەزیاد بێ چاکم چە باشە ئەری وەڵڵا دەست و دەوریشی تایە الحەمدلله الحەمدلله وەلی وڵاتە حیسانە هەبی پسڵمان هەبێ مەرج دەبێت ڕاستە ئەدیدا کوڕم دە چاکم دەگەڵم دە خراب نینەوە الحەمدلله ئەری وەڵڵا ڕەبی خۆی گەور لیان ڕازی بێت تۆش لیان ڕازی بیخوا ئەری وەڵا لیان ڕازی ماگەرەك ماگەمان پێ دەکا ئەوە ئەوە تا خۆی وەستاوە یا ڕەبی سەربەرز بی دەڵێ دادەنیشی ئەمە شادە پسێدرەمە گوشدار بشن ئیشی مەکەن زادی بریم لە شارێ بەڵێ خەسووە زین لە چی تووڕە بێ لە بووکی درەنگە لەسن لە خەو وەڵات هانازوو هەڵدەست لێرە وایە ئەری وەڵا لێرە چوومە خوارێ وەخت بمبرم تا هاتمەوە ئێرە لە شار سێمانگانێم لە 3 ساڵە لەوێمە دخوای هینانمەوە لە جێڵە مینەوە یانە ئێرە جوانە دیمەنی جوانی بەخوای زۆری خۆشە ڕاستە جا ئەو هەوا پاکوژ ئەوەی ئەڵا هەراتی لەڵێ تو من هینامەوە نادەدا هاتمەوە ناهاتەوە نەدە هاتمەوە بەڵا وەڵاوە دووە خۆمدان هەموو هینانەوە وەڵڵا باشت کردیە ئێرە خۆشترە ئێرە خۆشتە نیە لە شار زۆر 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 دار پەرچەمی بینی هەموو دنیا وەڵڵا وایە خۆی گەورەتان تێک نایە ئینشاءڵڵا یاخوا دەست و چاو خۆردایگە ئەزیەتی کێشە قوربانیتم دەستی خۆش بێت یاخوا بەخێرین سەر چاوی من هەردوو چامان یاخوا بەخێرین بەڵازانمان وردە و دەخەریکە خواردنەکەمان ئامادە بێ بۆ ئفتار و ئێوارەخوانی ئەم ئێوارەیەمان ئینشاءڵڵا کە شێفازیزەکانمان و مستافازی کە لەگەڵمانایە ماندوونە ناسانە هەر جارێک لە گوندێک ئێوارەخوان و میوانداری گوندێکی ئازیز دەکەین دانیشتوانی گوندەکە دەکەین وەبەت وە کاماژۆم پێکرد بەنامەکەمان بە سپۆنسەری دەستگای خێرخوازی بەخشینە خێرخوازان ڕێگەی ئەم دەستگایەوە دەیانەوێت ئفتار و بەربانگ بۆ گوندەکان بکەنەوە کە هەرجارە گوندێک هەڵدەبژێنی حتمەن کۆمەڵی گوندی لەوانێت کەمێک دوورە دەست بن ئەو گوندانە بژن وە سروشتێکی جوانیشانەیە لەگەڵی دیان جا هەر خێرخوازێک دەیەوێت ئفتار و
بەربان بکاتەوە کە خێرێکی ئەجگار گەورەیە خواردن دروستکاوە پێویست بەوە ناکات ئەرک کێشێ خۆی دەتوانێت لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە ئەو ئیفتارە ئەو ئێوارەخوانەیە ساز بکات و ئەوان ستافی تایبەتیان ێمەش لەم بەرنمەیەدا بۆ بینەرازەکانمان پێیگوازینەوە کە گوندەکان و ئیفتارکردنەوە و ئێوارەخوانەکان لێرەوە پیشان دەدەین ئینشاءڵڵا. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله دووبارە سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانمان لە گوندە خۆشەویستەکەی سپیا و بەردەوامی لە بەرنامەی دێخوان ئەم ئێوارەیە ئیفتارمان لەم گوندە ئازیز و خۆشەویستە کردو ئێستاش کۆمەڵێک قسە و باس و گفتوگۆ دەکەین لەگەڵ دانیشتوانی گوندە ئازیزەکە بە قسە شیرینەکانیان بەرنامەکەمان زیاتر دەوڵەمەند دەکەین باز لە کۆمەڵێک بابەت و
بە سروشتی گوندەکە و مێژووی گوندەکە و بژێوی ژیانیان دەکەین دووبارە زۆ زۆر سپاسانێکی کە ئامادە بوون لەم بەرنامەیەماندا یاخوا سەلامت دەستان خۆش بە یاخوا سەلامت ئەو ساڵکە بێمە لای جەنابێت باز لە ڕەمەزان و عیبادەت و پەرشەکەمان بۆ بکەی لەم گوندە چۆنی بەڕێوە دەچێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سرتا بناوی خوای بەخشندە و میهرەبان بەناوی ئەو خوای کە دروستکەری عەرز و عاسمانە درود و سەلامی خوای پەروەردگاریش بەرزێ بەسەر پێغەمبەری پێشەواماندا محەممەد صلی الله عليه وسلم. دیارە خوای گەورە ڕۆژی مانگی ڕەمەزانی لەسەر ئێمە فەرز کردووە بە بەڵگەی ئاەتی قورئانی پیرۆز کە دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. أي أوانك إيمانتان هنا وأي أوانك تام إيمانتان تشتوا أخوي جورا ڕۆژووی مانگی ڕەمەزانی لەسەر ئێوە فەرز کردووە وەک چۆن لەسەر ئومەتانی پێشووتری فەرز کردووە بۆ ئەوەی کەوا تاخوای خوای گەورە بکەن بۆ ئەوەی کە خوای گەورەتان دائیمەن لەبیر بێ ذکر و یادی بکەن بۆ سوپاسی نیعمەتەکانی بکەن. جا بۆیە بە بەڵگەی فەرمودەی پێغەمبەری خواشمان صلی الله عليه وسلم کە دەفەرمێ بوونی ئیسلام علی 50 کە ڕۆژووی مانگی ڕەمەزان سەوم ڕەمەزان پایەکە لە پایەکانی ئیسلام کە دەفەرمێ بني إسلام على 50 شهادة أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله وإقام الصلاة وإيتاء الزكاة وصوم رمضان وحج البيت من استطاع في سبيل الله. جاء لذلك دا أخوي بيغمبري خوامان عليه الصلاة والسلام روجي مانجي رمضاني كدوتا بهاي لبايا كان إسلام. جاء بويا لسر إمي فرض كردوا كوا كمانجي رمضان ومسد هاد إما كوا بروجوبين بروجو بقرين وهلوا عبادة زيادة بكي لنويج وهروها لا بارانه ولا خوای گەورە و بکەینە مانجی لێ خۆشببوونمان لە خوای پەروەردگار چکە بەڕاستی ئەو مانگێکی تا بڵی پیرۆزە هەتا بڵی مانگێکی بەڕەحمەتە بۆ ئێمە چووکە دەبێتە هۆی کەوا ئێمە کە تۆبە بکەین لە گوناهەکانی پێشووترمان و دەرفەتێکە کەوا خوای پەروەردگار لە خۆمان ڕازی بکەین. بۆیە ئێمەش لە پێنا ئەو فەرمودانی خوای گەورە و فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئێمەش ساڵ بە ساڵ بەگروتینەوە لەو گوندە پێشوازی لە مانگی ڕەمەزانی پیرۆز دەکەین وزياتر إما گرنگی بە عیبادەتەکانمان دەدەین الحەمدولله وزياتر إما مەجلیسی خێر و مەجلیسی ذکر دەکەینەوە. بۆیە ئێمە وەکو دانیشتوانی گوند سپیا بەڕاستی ساڵ بە ساڵ وەک ئاماژەم پێداکە بە بەردەوامی ئێمە بەگروتین و زیاترەوە پێشوازی لە مانگی ڕەمەزان دەکەین و زیاتر ئێمە خەریک دەبین بە نوێژ و تاعەت و عیبادەتەوە و تەراویحەکانمان بە کۆمەڵ دەکەین لە مزگەوتەکەماندا. بۆیە ئەو مانگە ئێمە دەکەین دەرفەتێکەوە خوای گەورە لە خۆمان ڕازی بکەین و بەڕاستی ئەو مانگەش دەکەینە مانگی تۆبەکردن پەشیمانبوون لە گوناهەکانی پێشووتر چکە خوای گەورە بە ئەمرنا پێ دەکا وتوبوا إلى الله جميعا واتە هەمووتان بگەڕێنەوە تۆبە بکەن چکە بەڵکە خوای گەورە ڕەحمان پێ بکا و لە قیامەتدا بمەخاتە بەهەشتی نەبراوەی خۆی. جا ئینشاءڵڵا ئێمەش ئەوەی پێمان بکرێ ئەوەی لە تواناماندایە چکە خوای گەورە تەکلیفێکی نەکردووی کە ئێمە پێمان دەکرێ ئەوەندەی لە تواناماندا هەیە عیبادەتی دەکەین چکە خوای گەورە لەسەر ئێمە فەرز نەکردووە کە ئیلا هەموو کەسێک دەبێت بە ڕۆژوو بێت هەموو کەسێک دەبێت نوێژ و تاعەت و عیبادەت بکات لەسەری واجب کرد دەبێت نەخێت بەڵکو خوای گەورە کە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ لا يكلف الله نفسا إلا وسعها واتە ئێمە تەکلیفمان لە هیچ کەسێک نەکردووە مەگەر بە پێی توانای خۆی نەبێت. وهروە دەستچاو خۆشمەوە سەگیان ئەزەتی کێشە دەمە لای بە قوربانەوە کاک حەدیث لەمە کاک حاجی سڵای خوا لێبێ مایکەکە دامنێم پۆ تەندروستی باشەمە بۆ ئەیگرم ئەبینیە تەندروستی تۆ باشە بەڵێ تەندروستی چۆنە وەزن باشە چاکم لاخمادێشم ڕێکدەنا زۆری چاک لەگەڵ ڕەمەزان چۆندی وڵی چاکم لەگەڵ ڕەمەزانێ یاخوا باش بیم پێشەوەی کۆمەڵێک قسە و باس بکەین لە سەبارەت بە گوندەکە جەنابەت یان هەچەرە تەمەەن بەدەست خۆی باڵا دەستە بەس تەمەەن درێژی و سحت باشی لەم گوندانەدا بۆچیە گەڕێنی تۆ جەنابێت وڵازا بەوەندەیە دەگێڕینەوە گەر تاعاتی خوای بکەین و هەچێ مزگەوتێ بکەین ژوو ڕۆژوشتی هەمووی بە ڕێکوپێکی بکەین و حتمما حتمما باسمان بۆ بکە لەم گوندە ئەم گوندە بۆچی ناوی سپیاوە مێژوەکەی چۆنی بۆ وڵی جا سپیا و دەڵێن بەنێ سێ پیاوی لێ بوون ئەو برادەرەی گویا لە باپیری خۆ بوو دەنام وە تێوە بیرم دێ هەرا دەڵێن سپیا و ناوەکەی گۆڕاوە بە سپیا وەکای گۆڕاوە بە سپیا و جا ئەوا مازاریوەمیش ئەوەندە تەمەنی خۆم تەمەنیشم لەوانێ وەری زێ کەوتی لە
نزیکە 7 ساڵێکی یاخوا تەمەند درێژ بی لەم گوندە پێش ئەوی ئاوا جادە و ڕێگاوبان و ئەو بێت چۆنی بوو هاتوو چۆکردنی گون هاتنی پێداویستی وڵا بۆ وڵا خام بوو بە وڵاخان ئەوان ساڵان بەدەستان هینە جادەکەنەوەلی بەدەستان هینە دوای ئەگەر تۆ بیری دێ پێش جادەکە ینی دیێرە وەڵاو بیرمادە لێرم باراشا بردوونە ئاشی ئاوێ ئاشی ئاگری نەبوو بەڵێ باراش خەڵکی آخر دەبوو گەرم شتی بەخۆ بکاتدا چۆلانە هەرزێ واشی لێنی نێرەکە بڵێن بەڵام لەو نیوانەکان گوندەکە شەندەی قەڵباڵغ نەبوو دەغڵ و دانیان دەکرد بە جوت و گای ئەو جارەکینەکەیان دەبرد لە ئاشن دەکرد لە ئاشێ ئاوێ ئەم بەخۆ باراشمە بردوونە وەرتێ مالێ کردوونە ئاشی ئاوێ لە زارگەڵی مالێ کردوونە وەڵا جا تا ئەوە بەهێت و شت دەرچوو لە کۆڵ ئەوانەکەی بووینەوە ئێستا ئەوە نەماوە مەسەڵەن لێرە بەروبوومی ئێرە ببیت و لەو سەرەوە شتی کە بینیتەوە ئێستا ئاسانکاری کراوە ئاسانکاریە کراوە هەنجادەیە و ئێ بڵێن باهێت و شتنا دەدرێتی کەمکەمەوە بەس بەرهەمی شیرەمەنیە ڕاتە دەرەوە لێرەوە نیاوەی بەخواجا بە زۆری هەر بەشی خۆ نادەکە دەنا هەندە نییە بڵێن خەڵکەکە ژیانی لە تەحمینبی لەسەر ڕاستە ئەو کردارێ دەکرێت دەست و چاو خۆش بەدێمەوە لاو کاک حاجیگیان سەلامدیاخە دەستمە لای حاجی جەلەکە حاجیگیان سڵای خوا لێبێ ساعات و ڕۆژوتان قوڵ بێ لە ڕەمەزان ئینشاءالله یەخوا سەلامتی پەیوەندی کۆمەڵایەتی و خزمەتی چۆنیە لێرە والله جا پەیوەندی وە ئەوەندە بڵێم ئەوەندە گوندانە حیوانش نایە و بەڕێوە دەبین و دەچینە هاتوو چۆ ئەوەتان باش دەکەین و لەخوا بەزیابێ ژن و ژنخوازی چۆنیە لەم گوندا وەکو جاران ژن بە ژن ماوە و مارەی زۆر بابەتانە ماوە ناوەڵا لەخوا بەزیابێ کچیە بیاد پێشکەش کەسێکی دەکات و ژن و ژنخوازی نەماوە ڕاستەکەی دێمە لای ئەو حاجی ماڵ حاجیان سڵای خوا لێبێ دەنووسی و باشە لێرە گوند ژێوی ژیان و ئەوەیان لەسەر چییە باغداری هەیەەوە بینی باندیمەنەکان ئاژەڵداری ئەوژ هەیە بەس باخ و باغداری چۆنیە باغداری نوێ و هەنار و شتیوانە هەیە لەسەرەوەی هەنجیر و هەناروانی هەنار دەوترێن هەناریرە ماشەڵا زۆر بەتامە بەڵێ ڕاستە ئەی کانیا و ئەوەی لێ لێرە بڵێ ئەلێتی لێتی ئەم ساڵ ئەلحەمدا بەفر و بارانێکی زۆر باری تاسیری هەبوو لەسەر گوندی بڵێ کاکە حەجا بێمە لای تۆ مایکەکەشە بە لابێ پێشتی بەخێراتنی کەناڵی پێیان دەکەم بەخێر چاوم یاخوا بەخێر بن خۆشحاڵ بووینەگە هاتنەوە ئێوارە ئێمەمان بەسەرم کردینەوە کۆمەڵ بەربانگێکی عادانەن شکان لە مزگەوتێ یاخوا بەخێر بێ سەر و سەر چاومان ئێمە لە گوندی سپیاوێ هەندێکیان بە ئاژەڵدەی بە بزن و مانگا و تیوارەکانەوە خەریکین هەندێکی جوواشەیە خەریکی باغ و باغاتێ لە بەخۆ دادنی هەندێکە نادیا هەنا دایوە هەندەکان دەفرۆشی و هەندەکانیش لە بۆ خۆ هەڵدەگیری بۆ ستانی ناستە بەڵام ژیانی ما ئێستا بە زۆری ئاکەوتە سەر ئاژەڵداجی چونکە ساڵانی تووتن دەکرد ئەو مڵکان هەموو دەکنێت تووتن بە تووتنێن خۆ بەڕێوە دەبێت وەکوولحان نەبوو زادە و سیارۆشی بێتەکان لە پای ژێرە لە پای ژێن ڕاخەپتانی بەهای دەکرد ئەگەرە پای ژێشمەکی خڕکەینەوە وەکو ئارد و شەکر و چاو ڕوون و شتیوارەکانە پایژێ دەسوین هەموو ماڵان بەشی خۆ دەینە هەتا ئەستان خلاص دەبوو داگەستان خلاص دەبوو ئەو دارێکینە ئەو خەڵکە هەموو دەست بەکار دەبوو لە تووتنێ و بڵم بە زۆری تووتن دەکرد تەماتەگەر ئەوەلەکان لە قەراغان تەماتە کشمان نەخۆ بەس تووتن بوو هەتا پایژێشن دەست بە بڕێنێ لێکرد تووتنەکەن دەفرۆشت و ئەو دادوو باران خەزن دەکردەوە یاخوا لەشتان ساغ کاک ئەحمەد لە بەهارانە ئەم ناوچەیە گیابەهاری و ئەوانەی تایە پێمان بڵێ ئێستا بڵێم بە زۆری ئەو گوندی دۆڵەڕەقا کەنگی زۆر چاک لێ بوون تقریبەی 2 ساڵ 3 ساڵ بوونێ ژیانی ما لەسەر کەنگران بوو گرانی بوو زۆریش بوو هەتی چوو با ڕۆژێ جاو کاتی بڵم وەکۆ پارەی ئیوانەک نەبوو
پارەی قەدیمە بوو بەڵێ هەچی چ با ڕۆژێ بای 100 دیاری ئەو کاتی دێنا. ئارێوە ئەو کاتی هەچ با ڕۆژێ بای 100 دیاری دەینا 100 دیار دەچووی چاوەڕوان بووی دەچووی بۆ خۆت بە باڕاشتێک دەدا بە سنەکەکان مەگدایان بە سنەکە ئادەدا دەرخۆتی ماڵ منداڵ دەدا ژیانی مەیوارەکانە بوو ڕاستە بەڕاستی ئەو گوندێکی زۆر پێشکەوتوو بوو لەلایەنی شۆرسەوە بەڵێ چونکە ئێرەکانە لانکەی شۆڕش بوو بەڵێ بەڵام 100 بەداخەوە ئەگەر هەندەن خەدوو لێ دەکرا بە تیارە و بە تۆف و حکومەتی چەند جار ڕاگواستین و خانیان سوتاندین ویستمەوە بپرسم هەرگیز. کراوەم گوندە قەت ئەرێ بیرە وەڵای وەتوە بیری بەبیری من 3 جار تۆز کراوە سێ جار 3 جار تۆز کراون و هاتین و ئاوازانکرانەوە بەڵام بەداخەوە هەموو لەسەر شۆرشی بەس ئێستا بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان چ لە بۆ ئەو گوندەی نەکردووە کۆرکە جادێکیا لە بۆی ناوین دوو ساڵە لێگران نادن بە خۆ جنابراجی وەست ئەوەن بەدەستان هینە ئەوەن بەدەستان هینە خەڵکی گوندی خەڵکی گوندی مختارێکن هەبوو ناوی حاج محەممەد بوو ماشەڵڵا ڕەحمەتی خوای لێبی سەلامێکی زۆر ئاسا بوو بەڵێ داتە سەر ئەو مزگەوتی بانکە واسی دەکرد خزمینە وەرن با بڕۆین چین جادەی بێنین بە تەقینەوە وانەی دەکرد کۆسپۆ مۆسمەخانە دەکردن ئەو کابرا بریندار بوو ساسمەکی وەستەری کەوت خەری بوو بمری بۆ حاڵن ئەو جادەهینە ئێستا ئەوەتانێت ئاکی لە خوای بەزیاد بێ ساحبی نەوتکەین ساحبی هەموو شتین بەڵام حکومەت دەستی بۆ مەناکە بە تایبەتی بۆ ئەو گوندەی ئیدە بۆی کشتوین مەکتەبێکیا لە بۆ کشتوین باشە خەستەخانێکیا لە بۆ کڕەکە تا پۆلی چەند هەیە والله هەتا پۆلی حەوت ئیهەشت تا پۆلی شەش مەکتەبەکەی لێە بەڵام بەخوای زیاد قابلی زیاتری ئێرەکان داکەی شۆڕش بوو ئەلعانەکەش ئەمانە پاشگوێ هەڵداوین نەجادن بە کەڵک دێ نەمعاشخۆرەکی وان هەیە ئەلعانەکی نێ هەندێک ماڵانە نەدەک ئەوی پێشمەرگە بێ و پێشمەرگەش نییە بە ئالەماڵە لە بەخوا دانیشت خەریکی خزمەت بزنیە خۆیان خزمەت دەکانە خۆ چیان لە بۆ نەکردو بڵم نەخانە نووسینەک نەمعاشخۆرەکی چیان لە بۆ نەکردوی وەڵا ڕاستە ئارێ وڵانە خۆ مزگەوتین وەڵای خۆ مزگەوت بەخۆیان دیۆ مزگەوت نەکووە بەشتا ساغ بێ یاخوا لەخوا بەخێر بێت تۆزە باسی قەدیمیشم بۆ بکە تۆزە ئیلاکتەکەم شەوانی زستان چۆنچۆنی بوو قەدیم کۆ ئەبوونەوە شەوچەرەوە ئەوانە چۆن بوو وەڵی زمانی قەدیم زۆر باشتر بوو ئێستا ئێستا لەبەر تەلەڤیزیۆن و موبایلان هەست کەسە لە ماڵە خوا پاڵداتەوە وڵی بدا ناشتەکەم بلای وەڵا ڕاست بەڵام ساڵان وانە بوو بەسەر گوندی باشە باشترێکە ئێستا شار ئاوایەکە ئەیڵێ ئێستا لەبەر ئەو تەلەڤیزیۆن و موبایلانێک کەس برا ئەگە لە برای نیە وەڵا ڕاست بەڵام ساڵان وانە بوو ساڵان دەزانی ساڵان شوێ لە کنێک خەدەبووینەوە دا جۆڕابێنەن دەکرد گوستیلانەن دەکرد یاری کوردەواری یاری کوردەواری تۆپانەن دەکرد ئێواران ئەلە مڵکەی خەدەبووینەوە نیە بەرداشێت کەسە خەدەبووینەوە گوندی سپیاوی سماکەی دەرکوی و شەروەی و ئەو هەموو داهاتن ئەلێکانن تۆپانە دەکرد هەتا مەغریبێنان تۆپانە دەکرد یادگاری خۆش بوو یادگیان زۆری خۆش بوو برایەتین خۆش بوو خزمەتین پتەوتر بوو لێستا بەڵام ئەلحاکی لەبەر ئەو تەلەڤیزیۆن و موبایلانە بەخوا هەست کەسیا لە ماڵە خوا دادنیشکرد بۆکو وڵای حاکی لەوی کوردەی ماڵی وایە شەر بێ وەتی پانیشم و ماڵی ئەگە هاتمەوە لە ماڵە خوا دادنیشم یا ئازی پاڵ ئاتەم بڵا بوو ئەرێ وەڵا لە خوای بەزیاد بێ ئێستاش وەڵا خزمەتێکی باشە هەموو دەگەڵێک داین دەگەڵێک هاڵدەستین و دادنیشین ئیتیزاما پێکەوە دەکەین ئێستا ئاتی گەڕەشتەک قەڵمێ بە هەموو دا لە چاکە و لە خراپای دەگەڵێک داین بە چاکە و بە خراپای دەگەڵێک داین جۆری ئاژەڵەکان ئاژەڵداری چۆنیە باسی وەشم بۆ بکە ئاژەڵێک نەخۆش بێەوە چۆن نەزان ئەم شانە بۆ باس وڵای مامەستا ئاژەڵی لێکانە ئەمە ژیان لەسەر ئەو ئاژەڵایە ئەو ئاژەڵانە بە خێویان دەکەین هاوینان چڵیان لە بۆ دەبرن ها گەڵات دارەکان لەبیان دەکەینە دی و لەبیان دار دەنی و هەتا ستانی ستا پاییزی هیواشەیە دەچی جیای دەدەویان کیا دەکڕی حکومەت یارمەتی نادا وڵای ئێستا بزن کار نادەمرن بزن نادەمرن شەر بیادەچین یادەسیوەدی دەچینە بەیتەری ئادڵین وڵا کاکە دەرمان بەتو قیمەتان نادەداتی هەتا ئێستا حکومەت نهاتۆ بڵێ کاکە ئەرێ بابین بزناو لە بۆ بکوتین ماگەیان لە بۆ بکوتین گە ژیانی وگا لەسەر ئەو ئاژەڵداریە ئەماڵەوە هەیە وڵا 50 کاری مردووە بۆ نەخۆشی بوو هەموو نەخۆشە تەبەقەیەتی ئەو وا بوو ئەرێ وڵا ئەو حاجەدارە نییە بەخوای هەشتا کاریان مردووە خۆی گەورە بۆ تا قەرەبوو بکات انشاءالله حکومەت
حکومت نایە ناڵێ ئەووانەکان لەوێدانەوە لیژنەیەکی کشتتوکە وەزارەتی کشت و کەس نهاتەوە من بینیم دیمەنەکان لە سوۆسیال میدیانی بینیمان شتەکان ئادەچینە بەیتەریاچینە بەیتەری بە دوو قیمەتان دەرمانی پێ دەفرۆشی کاکە دەوەرن پایزان لە بۆ بکسن کاکە دەرمانی چاکن بەس بەپارەی خۆن دەرمانی چاکی ناتنی وڵی هەتا دەرمانیان لە بەکاتێن زیاتر نەخۆشتر دەبن والله ڕاستە ئەن هەموو تەبەقەیە لێ هەمووی نەخۆشە داوا لە حکومەتی هەرێمی کوردستان دەکەم ئەگە بەهانانەوە بێنێ بێ لە بۆن بکوتی لە بۆن بشووە بزانانی ئەو عیلەتە چ عیلەتەکە ئەلحان ئەو حاجی جەلالێنیا ژیانی لەسەر ئەوەندە بزنێت هەن ئاڵی بیشکارم نەماوە والله بە تۆزە قسەی لەگەڵ حاجیان بکەم زانم چۆن ئەو ڕووداوەمە باسکە کە حاجی چۆن بوو ئەو کارانە مامۆستا نەخۆشیێکیان پێ نووستا چوم لە حاجەوەیە پێ هاتم تا ڕاینێ لە هەموو دکتۆرم هینان هەر دکتۆری هینام زیگیتەوە ئەگە حاجیان نەیزانی چی عیلەتێکیانە نەیزانی ینی پێشتر تۆ زانی و نەخۆش بوون ئەو ئاژەڵانە نەخۆش بوون و کارانە کەوتە نەمیست چوم دکتۆرم لەبوو هینان دکتۆرم لەبوو هینان ئەوێ ڕۆژێکە دکتۆری کوتان وەسبەیە ئەگاستان 26 کار مرد بوون بەڵێ 26 کار 6 کار مرد بوون مامۆستا دەوی جوحمەیدا تا 8 کاری مرد دەوری لەوانێت ئەلهام 12 کارمان ماوەندە ناخەلاس یەک کردکم نەما خی گەورە بۆ قەرو کاتۆ ئینشاءڵڵا وڵی بەتەما خوای ئەوە نابێت هەر خۆت لەش ساغ بێەوە بای هەموویەتی ئینشاءڵڵا وەڵا پیاوەگەی ئێستان سلامت بی ماڵ چ نییە هیچ وەڵا بابەتی سەرمان نەخۆشیەکەی تاعیلماوە نەخۆشی نازانم چ نەخۆشی وەڵا ڕاست دکتۆر نەماوە لەبووی نێنم چارەسەری نەکرا ئینشاءڵڵا بەشکم بە زووی چارەسەر ببێ کاک حاجی باسی ئەوم بۆ بکە بابەتی شیرەمەنی ماستی و ئەوانەر بەشی خۆتانەکە چۆن چۆنیە بەرهەمەکان مامۆستا هەر بەخۆی وانەی دەکەین و گاوا بڵێن بەهارانێک پەنیری بفرۆشی خەڵک دەنا بەڵێ کەما شیرەمەنی شتی دەفرۆشن لێرە ڕاستەکەی بەڵام ئەوە بڵێن بەهارانێک پەنیری دەفرۆشن و ڕاست لێرە ئەو کەسە بە تەمەنەکان زیاتر مەشغوڵی چییە بن وڵی نتوانن بەگە هاوین دەهات دەبێت بچین چەور و شتیوارانەوە بدون دە شاخی چەورە هەیە لە شاخی بەڵێ ئەوە ماڵاتی دەدوێنجار بکەڵک ڕەشۆڵاخی بکەڵک حیوانی بکەڵک وشتیاتی چڵۆشیان گەڵاشیانە لە بۆ دەداران دەنێ جا ئەوای بەخێو دەکەین تا هەموو جادای هاتۆ کادین دنا وەختی خۆن هەر بە چڵوەی بە چەورین بەخێو دەکەی حیوان ڕاستە پێشتر هەر یەکێک لە خزمانی گوون گفتوگۆمان کرد ینی باسی ئاژەڵداریەوەی کرد ینی بێ بەیانیان زۆر زوو هەستی بەستانانە تۆزە ئەرکی قورسترا ئاژەڵداری وانە بە بەدەمیانەوە بیت و بەیانی زوو هەستی نێخوڕی شاخی بێن تۆ دویسان خواردینیان بۆ بکەیت خۆڵم جادەش نەبوو چڵێن دەبڕاگە چڵێ دەبڕات بەس چوانێنی بەفرێن تەڕک بۆ بڕی دارم بڕی بێ گەڵای داری خواردبایی تەڕ بەڵێ لەنا کان پێ نەدەهات دەست شوێنان ڕێباز نەدەبێن نێمەتیقی وەڵا ڕاستە دەست چاوە خۆش بەیەخوا دێمە لای مامۆسا گیان جناب مایکە دەر پێ باسی ئەوە بکەی کە سواز بخوا ئەم بەرنمەیە ئێمە نوێیە چەند ئەڵلقەیەکمان تۆمار کردووە و لە گوندە ئازەکەی ئێوەش بووین ئێمە وەکو دووبارە وەکو دانیشتوانی گوندی سپیا و بە خێراتیشی گەرمتان دەکەین بەڕاستی ئەزێتان کێشاوە کەناڵی ئاسمانی پێیان بەڕاستی دائیمەن خەمی خەڵکەکەی بووە لەگە خەڵکەکەیدا بووە و دائیمەن هاوکاریان کردووە دائیمەن دەستی خێریان هەبووە دەستێکی باڵیان هەبووە لە نێو خەڵکیدا و بە تایبەتی مؤسسەی بەخشین دەستگای بەخشین بەڕاستی دەستگایەکی مادونە ناسە بەرامبەر بە هەژاران بەرامبەر بە خەڵکی بۆی ئێمە زۆر بە خێراتتان دەکەین بەڕاستی ئێمەتان گەورە کرد و زۆر سپاسان دەکەین بۆ ئەو ئێوارەخوانەی کە بۆ ئێمەتان سازدا بوو چکە ئەو ئێوارەخوانە بووە هۆی کۆبوونەوەی ئەو خەڵکە و کۆبوونەوەی هەمومان پێکەوە بۆیە بۆ مەزیدێکی ذکر بۆ مەزیدێکی تەقوای خوای گەورە بۆیە ئێمە دووبارە بە خێراتنا دەکەین گەلک سپاس ئەزێتان کێشاوە گەلک بەخێرن سەر دوو کساوانمە بە قوربانم ئەچمە لای ئەم گەنجە خۆشەویستە ئەگەر کەمێ قسەمان بۆ بکەی ناوی جنابێ کاگەر سەلانگیان کاگڕەوەن خێراتتان دەکەین بۆ کەناڵی پێیان یاخوا سەلامەت بی باسی گەنجمان بۆ بکە لەم گوندە گەنج بەچیەوە مەشغوڵە بێ ئەم سنوورە بەگشتی گەنجێکی زۆر کۆچەکا بۆ دەرەوە لێرەژەر وایە بەم چەشنەیە ئەم گوندانی ئێرەیان هاوڕە کەسە ئەگەر بزانیت بەهۆی نەبوونی کارەوە لێرە زۆربەی گەنجان ڕوو لە وڵاتانی دیکە دەکەن ڕوو لە وڵاتی هەندەران و یوکەی ئەوانە دەکەن بەڵێ چونکە ئێستا حکوومەت هیچ ئەوەی بۆ ئەوە ناکە بۆ گەنج ناکات
بۆیە ڕوو لە هەندەران دەکەن زیاتر گەنجان لێرە زیاتر خەریکی خوێندن و یان بەخێوکردنی ئاژەڵ و ئیشی کشتتوکاڵ و ئەو شتانە خوێندن و نینی ئەو دەرس و دەور چۆنە لێرە باشە بە قورعان تا پۆلی شەش کەم نییە بۆ پۆلی شەشی سەرەتایی لێە لێرە کە پۆلی شەش تەواو کرد دەبی بچیتە مەکتەبەکانی خوارێ بخوێنیت بۆ ئەوەی خوێندن تەواو بکەیت ڕاستە بەڵێ دەست و چاوە خۆش بەیاخوا ئەکەکەمان بۆ بین تۆ دێمە لای تۆ کاک ئەحمەدجان قوربانە ساڵ بەفرێکی زۆر باری لە زۆرە شوێنەکان ئەم گوندە چۆن بوو بۆ بەفر لە نۆوەوە بەڵێ لە دوو بەفرێکی چاک باری باشە بەفرێکی زۆر باری ئەو کاتی جادەش نەبوو بە ڕێوبان دەچوین بە باز دەچوین لە پنیگانی ڕاسمەک دەهینە بەڵام لە پاشی نۆوەوە ئەو ساڵێکی لە خوای بەزیازبی بەفرێکی چاک کەوت دو ساڵ سێ ساڵ بوو کە ساڵی بوو زۆر زۆر بەڕاستی ساڵەکە تاسی کرد سەر بوون زۆر تاثیری کرد بوو لە ئاو لە نەمامدار و جوق پشتوالەکانە لە هەموو شتێکان بە زۆری ئەو نەمامی قەدیم هەنار و مێ و هەنجیر و ئەوانە یەقادیم هەموو ئیشک بوون بەهۆی ئەوەیەوە ئاو نەبوو کایناوەکە ئیشک بوون بەڵام لە خوای بەزاربی ئەو ساڵێکی نەی بارانی چاک باری بەفری چاکیش باری کایناون هەمووش ژیاونەوە بەخوا بەزیان ئارێ وڵا ئەو کانیاوی قەدیم هەمووش ژیاونەوە لە خوای بەزاربی ئیشکە ساڵەکەی نێت ئەو ساڵ دەکەن وەڵاوە دەست و چاو خۆش بێ کاک ئەحمەد هەر لە مەسەلەی بەفرە با بمێنینەوە بچی لای کاک ئاری کاگاری ئەمە خێر بێ باشە یاخوا سەلامت تەمان کاگاری لە سۆشال میدیا ڤیدیۆیەکی هەبوو کە دەنگدانەوەیکی زۆری بوو کاگاریە بۆی کە لە بەفرە گیری خواردبوو ئەو چۆن چۆی بۆمان باسکەی والله بەدوو وڵا خەبەرزان هەڵاست چوین باشە کوێستانانە لەمە دەرا دوای کردیە بەفر وڵا حاسی بوون بەفرەکە زۆر باری بوو وڵا زۆر باری بوو هەر لەم شاخانی دەوروبەر بوو وڵا لەوانش کوێستانی سەرەوە بوو کوێستانی سەرەوە بوو ئەی چۆن دوایی ڕێگەتان دۆزی و خەڵکات بەدەمتانەوە ئەرێ وڵی چابوو ئەو خوزم و برادەران هاتن بەدەممانەوە سارد بووە وڵا زۆر سار باش بوو زوو گەشتنە ئەوێ ئەرێ وڵی چاو زوو گەشتینەوە وڵا من لێرە تۆ بینی یەکسەرەوە ڤیددیۆم بیرکەوتۆ بینی لە سۆشال میدیا ئەی جاری کەشیانزانم ئاژەڵ شتەکانە ون بوو هۆژ هەبوو هەروەڵێک بوو ئەرێ وڵا هەرە وڵاخن وڵاون بوو ئەو تۆ بە دوای ئەوان ناچووی لە بەفرەکە گیرێت ڕاستەکەی جەناب لێرە بە چیەوە خەریکی ڕۆژان ڕۆژان هەر بە شوانەتیەوە دەنایەکیشی دیکەنیە قرس نییە ناڕەحەتە لە زستانە زیاتر بەفر و باران و لانی ئەم ساڵ زیاتر بەفرێکی زۆر ئەوە باری بێ یەکەم جار ئەوە بەفە بیری بێ ماشەڵڵا زۆر ئەوە بوو ئەی چۆن لە بەفروزستان و سەرمایە چۆن ئاژەڵەکان ئەبەنە دەرەوە چۆن چۆنی ئەوە زۆر زۆر سەرمایە دەرگای ناکەن دەست و چاوە خۆش بێ شڵە خۆی گەرە و پارێزی و ئەم جارەگی ناخۆی لە ناو بەفرەوەیە ئیشاءڵە دەست خۆش بێخۆ دێمە لای کاگەرسەلان کاگەرسەلان یان سڵی خوا لێبێ یاخوا سەلامت ئەمڕۆژ تۆزێک گفتوگۆمان کرد بە تۆزەی کەش قسە بکەینەوە یاخوا سەلامت لێرە سەبارەت بە ئەسپ سووا ئەسپ و ئەو ماین ومانە بوونی هەیە لێرە بەڵێ زۆرمان هەنێرە وەڵا ماینمان هەنا هەسپا هەیە ئەوانش بەخێوەکەن ئێسترنا هەیە بەڵێ ڕێوەڵا بخێ ئەمانە بۆچی بەکارێن بۆ شتێک سوودی لێ ئەبین ئێوە وڵی جا ئێستر و ئەوانە بۆ بارێنانی یعنی بارەدار و جا بار و شتی پێدێنین پێی دەبینە کوێستانی ماڵشتی پێی بار دەکەین بۆ ئەو شتانە بەکاری دێن دەچنە کوێستانی ئێوە لە مانگی چەندەوە چنە کوێستانی لە مانگی شەشەوە تقریبا مانگی شەشەوە هەر نزیکی ئەم سنوورێ ئەرێوەڵا لە نزیکی ئەو منتیقەی کوێستانی زێرەتی و سەرڕشت و بەربار و بەردۆڕەش و ئەو کوێستانەمان هەنا لەوێ چۆن بەسرە بن کە ئەتەکان چۆن چۆنیە ژوکاتان لەوێ ئەوە کە پرشتی دەکەین خێوە تشتی وا هەڵدەدەین لەوێ دەبینە تا دوای گەلاوێژێ دوای گەلاوێژە گەنگوت ئەو جار نزیکی مانگینەوە بەڵێ نیزەکەی مانگینەوە لەوێ بیستینەوە ئەوانە ئەو جار دێنەوە خوارێ ئاژەڵە بەرزەکانیشەوە سوودی لێ بین ئەسپوانە بۆ ئەوێ لێرە جادەی هەندێک کوێستانان جادەیە چۆتێ بەڵام هەندەکان جادە نەچۆتێ هەر دەبی بە باروشتیوالانە ماڵشتی بگوازینەوە ڕاستەکە کاگە سەرانگیان باز لە شاخ و کێوی ئەم ناوچەیەم بۆ بکەی ناوی ئەم شوێنانە کوێ شاخ بە چۆن دەورە دراوە
بەخوای جا شاخی بەرزی لێ ئێرە زنجیرە شاخێکی لێ پێی دەڵێن شاخی بێرمکەی زنجیرە شاخە لێرەوە دەسوڕێتەوە تا سنووری منطقەی پیرانان و ئەولای بەو زنجیرە شاخەی دەورە درراوە جا هەر چیایە و هەرلووتکە و ناوەکی لێیە دەوروبەری ئەم چیانەژە گیا بەهاریوانشی تایە گیا بەهاری تێدا وڵا کەنگری لێ ڕێواسی لێ بەس ئەوانە چەند ساڵە خەڵک بە حکمەوەی نەچووە زۆر بووە دێت جا بەرە فەوتانە دەچی ئەو شتانە ڕاستە لەم شوێنە لەبەری کوێستانەوەی هەرایەتی هەر ئەگەر بەڵێ خەڵک زۆر دێ ئێستا زۆر لەخوای بەزیاد خەڵک زۆر بووە زۆر ڕووی تێدەکا جا بە حکمی ئەوەی بەرەو فەوتانە دەڕوە ڕاستەکەی دەست و چاو خۆش بێخوا مامۆساگیان بێم وەلای جەنابەت ئێستا خۆش بێخوا دەرس و دەوری منداڵان بۆ دەرسی قورئان و ئەوانە چۆنیە لە گون بسم الله الرحمن الرحيم والله الحمد لله ئێمە بەردەوام لەگەڵ بداڵە چاوگۆشەکان داین و ئەوانەی کە تازە پێگەیشتون گەنجەکانمان دەستی تایبەتمان بۆ داناون هەم بەخۆم و هەم بە مامۆستا عوسمانی بەڕێز بەسکلانی چکەویش بەڕاستی خەمخۆرە و هەری گوندی خۆمان بەعامی دۆڵی شاورێ لە هەموو گوندەکان دەستشی باڵە هەبوو لە پێگەیاندنی منداڵەکان و گەنجەکان قورئانی پێداون و هەروەها دەرسی عەقیدەیی ئەو دەستە دەستی زانستی ئیسلامی بەعام هەمووی پێداون چکەم یەک لەو کەسانێک کە لەو کەسانم کە لەسەر دەستی مامۆستا عوسمان ئێستا بوومە ئیمام خەتیبی مزگەوتی خۆمە بەڕاستی من پێشدا لە پۆلی 11 علمی ئیعدادی لەو کاتیوە من دەستم دەیە زانستی شەرعی هەر بە واستەی مامۆستا عوسمان سکتانیەوە ئەو کاتی لێرەکان نەداهاتێ دەکات چکە لێرەکان دوو لەدەست بوو گوندێکی لێ ئێستا کە لەوێن دەرێ جەنابی خۆی ئیمام خەتیبە لە گوندی کەوبێن ئەمنیش هەر وەردە بەردەوام لەگەڵی دەچمە ئەو گوندە لەوێن دەرێش چەندی گەنجی دیکەی بڵێن دەرسی و دەوریان هەبوو لەوێن دەرێ و هەروەها چەندین منداڵ و چەندی خولی تایبەتی کردەوە بەس بۆ منداڵان بۆی کەوا فێری زانستی شەرعیان بکات اینجا میش وەردە بەرەبەرە لەگەڵ مامۆستای بەڕێز بەردەوا بووم هەتاوەکو گەشتمە تەمەنی 18 ساڵی بۆ 19 ساڵی ئەو کاتی وەردە چوومە هەندە شوێنی دیکەی فێربوونی زانستی شەرعی و اینجا دواتر چوومە زانکۆی ئێستاش بەردەوام ئەو ساڵی زانکۆمە هەر لەسەر دەستی مامۆستای بەڕێز بەردەوام لەگەڵم دابووە و نەکرد ئەمن بەڵکو چەندین گەنجی دیکەی ئەوە پێگەیان دووە چەندی گەنجی دیکەی ئەوە شارەزای قورئان و فەرمودەی پێغەمبەری خوا کردو عەلەیهی سەڵات وەسەلام زۆر شتێکی گەورەیەوە بەڵێ طبعاً بۆ ئێمە شانازیە بۆ ئێمە فەخرە کە الحەمدولله کەسێکی وا ئێمەی پەروەردە کردووە ئێمەی وا لێ کردووە کەوا لە خزمەت قورئان دابین لە خزمەت فەرمودەی پێغەمبەری خوا دابین عەلەیهی سەڵات وەسەلام چونکە بەڕاستی مامۆستا عوسمان یەک لە خەڵکیدا لەنێو لە باشترینەکانیانە چونکە پێغەمبەری خوا بە فەرمودەی پێغەمبەرمانی عەلەیهی سەڵات وەسەلام پێ دەڵێ خەیرکم من تەعەلەمە القورئان وعەلەمەه واتە باشیتان ئەو کەسانەکەەوە خۆی فێری قورئان دەکا و خەڵکی فێر دەکا تەعەن مامۆستا عوسمان بەتایبەت ئەو فەرمودەی تەطبیق کردووە حتمما پێگەیاندنی ئێوەمانەش کە لە مناڵیەوە تەسیریە بێ ئێوەش بە هەمان شێوە وردە مناڵانی دیکە و نەوەی دیکە پێگەن ئینشاءالله ئینشاءالله تعالى وڵا زایمەش بتوانین ئەو دەیتوانە مادە هەبێ ئینشاءالله کەمتر خەم نابین لە پێگەیاندنی منداڵەکان و ئینشاءالله هەر لەسەر ڕێزکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام اینجا ئێمەش لە مامۆستا عوسمانی و فێر بووین کەوا خەڵکی دیکە فێر دەکەین و دەرسیان پێ دەڵێن و ئینشاءالله هەر بەردەوامیش دەبین و ئێمە لێرەوە زۆر سوپاسی دەکەین بەڕاستی مادووە خوای گەوزا بەخێدات و ئینشاءالله بخاتە سەرمیزانی حەسەناتی قیامەتی و زۆر سوپاسی دەکەین بەڕاستی ئەگەر بەخوای گەورە دەناخۆ بەمە پاداشی نادێتەوە دەست و چاو خۆش مامۆستاگیان دەست چاو خۆش مامۆستاگیان ئازێتان کێشە دەستان خۆش بێ یاخوا ئێوەش ئازێتان کێشە زۆر ماندوو بوون یاخوا دەستان خۆش بێ بە قوربانتان دەستان خۆش بێ نانا زۆر بەرنامەیەکی بەچێژ بوو دەستان خۆش بێ یاخوا ئەم جۆرە بەرنامانە بەم قسە شیرینانە ئێوە تایبەت و خۆشترە بێ ئینشاءالله دەستان خۆش بێ یاخوا سەلامەت بڵێ یاخوا سەلامەت بی دەستان خۆش بێ یاخوا ئازان و خۆشەویستانمان بەم شێوازە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی دێخوان حتمما دەستخۆشێکی تایبەتمان هەیە بۆ دەستگای خێرخوازی بەخشین کە هەر جارە و لە گوندێکی ئازیزی ئەم کوردستانە ئێوارەخوان و ئیفتار دەکاتەوە بۆ ڕۆژوانان کە ئەمە کارێکی گەورەیە و لەگەڵیشیدا خێر و پاداشتێکی ئەجگا زۆری هەیە وەک مامۆستایانیش باسییان کرد ئێمە دەخوازین کە ئینشاءالله خێرخوازان بتوانن یان بیانەوێت ئیفتار و ئێوارەخوان بۆ مسلمانان بکەنەوە لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە دەتوانن ئەرکەکە بسپێرن بەوان ئەوان بە شێوازێکی ڕێک و پێکتر بەم شێوازە جوانە کە ئێمە دەیگوازینەوە بۆ ئێوەی ئازوو خۆشەویستیش باسی لێوە دەکەین ئێمە تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین تاعەت و ڕۆژووی هەموو لایەکتان دووبارە قوبوڵ بدەین ئینشاءالله خواتان لەگەڵ بێت